بەڵام هەندێک هۆکار هەیە بۆی کە ئێمە بتوانین پابند بین لەسەر ئەم دینە و لەسەر ئەم عقیدەی کە لەسەرینی و لەسەر ئەو هەڵسوکەوتە ئیمانیە کە لەسەری بین ئەگەر بێت و ئێمە هۆکارەکان بگرینە بەر ئینشاءڵڵا وابین کە خوای گەورە مۆفەقمان بکاتن و هەتا ئەمرین لەسەر ئەم عقیدە و بیر و باوەڕە و لەسەر ئەم ئەخلاقە بمێنینەوە ئەوی چار هۆکارێکە بێ بەڕاستی ئینسان زۆر دەستیان پێوە بگرێ کە مێشێت دوورکەوتنەوە لە گوناحەکانە بەڕاستی هەتا دوور نەکەوێت لە گوناحەکانە قەت ناتوانێت ئیستیقامەتە بێت قەت ناتوانێت خوای گەورە پێت نادات تۆ دوعاکەیت هەوڵی شەدەیت بەڵام ئەبین بە گوناحەکانەوە خەریکی علي اللهم يا مقلب القلوب ثبت قلبي على دينك لسوزدي ودعاء اكيد بلام كل نيوجك بيتو بيني جول موزقاك غري افرتك روتو قوتا باسي بجنو بالاك بياوك بس بجنو بالاي افرتك ام دعاء لتي ام مشاكلنا تلتي يعني اخبارك ابن افرتك تنور كرت اخبارك بو خوينت تو تساي خوتي لي بركيت بكيف خوت مشاكيتو اما جناحه اما براستي هيز اخلاقك عيني اما قبلناك تتصيد اخباري بكي افرتك بو تخوينتها جل موزقا راقرنا أم أخلاقي إنسان إيمان دار نية بوي أم دور نكوتنا ولا لم جناحيا قد استقامت بنادا حتى اسمنا الدعاء بك لبري هوكارا دور نكوتنا ولا جناح بوي كتو خواي جوري استقامت بنادا دعاءكش اللي قبلناك بوي تو هشتا بجناح وخريج حتى أم جناح بارا أم كسر إيمان دارا كدعاء شكر دوا لبري بو جناحيا وخريكا أظن حديث كان بوتي على حديثة ضعيفة ياخذ موضوعة لبروي كسان الجرايتانو كفاسقا أو كسك أو صفتي فاسقة بوي أفرمي يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا كفاسق جناح كارك جناح بارك هوالتان بوديني ليه بقولنا نافر مشرك وكافر فاسقك قالت أو إيمان ذلك فاسق سكلي وناجريت بوش حديث كان وارزبا ديان بكرا على أما صحيح لذاته صحيح لغيره يا حسن لذاته يا حسن لغيره لذاته أزلي موضوع وانا بوتي لو الرزبا ذكرى لبري أجر كسر فاسق بو حديث لي ورناجري لي ورجري بلام ناتتا أم حديثي صحيح كانوا كواتا أو إيمان دار أجر إما أو كسانا بين أجر دار نقص ما لي ورجري نخوي جورج استقامة من بيادات زيجير نادي نسرو آينه سوك خوای گەورە پێمان نادات ئەمە هەدیەکە خوای گەورە نایدە بەهەم کەسێک نایدە بە ئینسانی گوناحکارە کاتێک کەمیش دەبێت دوورکەوینەوە لە گوناحەکانە ئەمە بزان ئەمە هەنگاوی یەکەم بۆی کە خوای گەورە ئیستیقامەمان پێ بدە هەنگاوی دووەم عیلمە بەڕاستی إنما كخوای گەورە ئەفەرمی إنما يخشى الله من عباده العلماء بەڕاستی کەسانی لە خوای گەورە دەرسن کە ئەهلی زانستن کە ئەهلی علمن أهل علم نبي بيجومان توناتواني بردوان بلسر إيمانته يعني بطاقتي بسر الدادي روجار بسر الدادي برقي أهم ناخوشي خوشانا ناكي بويا كزانس نبو كواتا مال دويرانا بيت بويا عند أفرميت إمام شافعي أفرمي العلم خير من المال أفرم علم باشر لباربول كيما الروجانا هش صعد نو صعد إيش بو باراكين بلا منواني هش لقى إيش بكين بوزانست كواتا مهليش زور قوريا بوس علم باشر لا مال لا بارابول أفرم إن المال أنت تحرسه وإن العلم هو يحرسك لبدوي مال بارابول تو حرسياتي دي أجري ببارز لزجاج بشارع دزني بعد سرفينا كيدو و تو حرسي لسه باريا بلام علم أو حرسياتي تو أكاد كشتك بسر دادي خوشي وناخوشي قال أقدر با خوي جورها بو باريا بو دصلاتا بو نظم سشانت بو باري جيرفان هل نخلطي الدنيا أو نهينت بو زهدت بيدا الدنيا نوستيت بيدا أم علما وادێکات بۆی کە تۆ پابند بیتن و ئەپارێزێت لەو شەپۆلانەی کە خۆشی و ناخۆشی لە ڕۆژانەدا تووشمانە بێت کەواتە ئەبێ بەڕاستی ئەمە هەوڵی عیلم بدەین ڕۆژانە لە دوای ئەوەشە کردارکردن کەواتە کردار عیلم بەبێ کرداریش قیمەتی نییە بە ئیمان باش بێ بە لە تەوحیدە شارەزای تەوحیدی ڕبوبیەت و ئولوهیەت و ئەسما و صفات هەمووی باش بیت بەڵام ئەبینی لە کردارەکانە ئەوە تەطبیق ناکەی کە خوای گەورە کە ئەفەرمێ فەستەقیم کەما ئومیرت پابند بە لەوەی کە بەوەی کە بەو شێوازەی کە پێم داوی یاخود بەو شەرعی کە بۆم داناوی کەواتە کردار ئەبێ ڕنگدانەوەی ئەم دووشتەی پێشە خۆی بێ وەکو واسینا لە گوناحەکان کە تۆ گوناح ناکەی کەواتە ئیشێکی باشەکەیت کەواتە لەو کاتە قورئان خوێنیت لەو کاتە دەرس خوێنیت لەو کاتە تەفسیر خوێنیت لەو کاتە ئامۆژگاری وەرەگریت کە سەیری تەلەڤیزیۆنێک ناکەی یان سەیری گوێ لە مۆزیقا گۆرانێک ڕناگری ئەم بۆشایەت پڕ کردوێتەوە بە عیلم ئەم عیلمەشت سفێر کردووە ئەوزار لەبەر یەکەی و هەوڵە دەیت لە خۆدا ڕنگ بداتەوە ئەبێ ڕنگ بداتەوە ئەگەر ڕەنجی نەداوە بێگومان ئەو کاتە ئیمانەکەت و عەقیدەکەت قدری نابێت لای خوای گەورە بۆی خوای گەورە إن الذين آمنوا
وعملوا الصالحات أولئك هم خير البرية أو كسك إيماني هي وكردوي باش أنزام داد بو أو كسان خيرتي نبراوها ولا تسن بس لجزء عمية بينزر أم زورة بشواز اشتر هاتو توا كإن الذين آمنوا وعملوا الصالحات إلا الذين آمنوا وعملوا الصالحات هذا بداية سورة كافة وبشر الذين آمنوا وبشر المؤمنين الذين آمنوا يعملون الصالحات أن لهم أجرا حسنا ها أو كسان كإيمان دار وكردوي تاك أنزامدن بو إيمان وكردار أبي رنگدانوي يكتل بكن بو أبي بيسان إيمان دار إيمانكي رنگ بداتوا بەشی چوارم کە پێویستە بەڕاستی ئەمەش جێبەجێ بکەین چونکە ئیستیقامەمان پێداتن ئەوەیە کە فێرکردنی خەڵک و دەوروبەری خۆتە تۆ گەر ئینسانێکی داوێن پاکی زمان پاچی دەست پاچی ئینسانێکی باشی و ئەهلی علمی ئەهلی زانستی و خۆت فێرەکەی و لە هەمان کاتە ڕەگەداتەوە بەڵام بینی خەڵکان فێر ناکەیت ئەڵێ فڵان کەس وڵای پیاوەکی زۆر باش ئەڵێ پەپولەیە بەڵام ئەبینی علمیشی پێیە وەڵا کە زاری کاتەوە علمی زۆر پێیە بەڵام لە هەمان کاتە بینی خەڵکی فێر ناکات ئەبینی هیچ دەوری نییە وەکو ئەوەی کە کەسێکە علمەکەی تاوان دوێتەوە علمەکەی سجل کردووە و کەس سوودی نابینێت حتا نەیدوێنی دارێکی بالضبط دارێکی بێبەرە لەوانەوە بەس سێبەرەکەی هەیە بێت بەڵام خەڵکیش ئەوەندە سوودی لە نابینی وەکو داری بەبەرەکە ئەوەندە کە خەڵکی ئیستیفادەی لێکە کەواتە ئینسانی ئیماندار چییە داری بەبەرە کە سوودی هەیە هەم سێبەری هەیە و هەم بەرووبوومیشی هەیە کەواتە علم نابێت ببەستێت چونکە علمی جێچێکە لەو نیعمەتانێکە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە پرسیارمان لێکە کە لە حەدیثێکە ئەفەرمێ وعن علمي ماذا فعل فيه ولا علمك برسيارك ولا علم تلك ولا فير بوي ولا حديث فير كذي آيات فير بوي تفسير فير بوي عربي فير بوي قواعد فير بوي ولا بزمان علم تلك ابن علمك هيك نكذا لما الله يسطوان دويتي بيقول أم علمي تون زستو عمره باركي سؤالي للسرا بهماشي علمك شا اگر بيتو راي نگينيتن بيقول من لروج قيامته خوي جورا محاسبه اكاد كوات انسان ايمان دار ام توارا دركوتنو لخرافكاري وفيربوني زانست و ڕنگدانەوەی زانستەکەی و کردارەکانی وەلامان کاشتە فێرکردنی خەڵکی چونکە لە حەدیثێک نافەرمێ زانایان میراتگری پێغەمبەرانن باشە پێغەمبەر هەبووە قەومەکەی خۆی تێنەگەیەنی فێر نەکات بێگومان نەبووە کەواتە سیفەتی ئینسانی ئیماندار چییە بۆی کە خەڵکی فێرەکاتەوە هەر لە خۆیان قەتیس ناکات بەڵکو خەڵکی فێرەکات ئەگەر ئەوە ماکردی ئینشاءڵڵا ئەو جارە ئەو کاتە ئینشاءڵڵا دوعاکەمان لێ قبوڵە بێتن بۆ قبوڵە بی خوای گەورە لێمان قبوڵەکە لەبەرەوەی ئەم شتانەمان تەرک کردووە و ئەو شتانەشمان وەدەست هێناوە و خەڵکانیشمان فێر کردووە کەواتە ئەو کاتە ئینشاءڵڵا هەر دوعاکەین خوای اللهم یا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك خوای گەورە ئینشاءڵڵا هدایەتمان بدا ڕێگای ڕاستی خۆیمان نیشان بدا و جێگیرمان بکات و ئیستیقامەمان پێ بدات لەسەر ئیمانەکەمانە لەسەر ئەخلاقمانە لەسەر دینەکەمانە لەسەر ئەو کردارە باشانەی کە ئینشاءڵڵا کە بەتەمای نەبیکەن یان کە هەڵە و نقصانێکمانەیە خوای گەورە ئەو کارەمان بۆ چاک بکاتنەوە و ڕێگای ڕاستی خۆیانمان نیشان بدە ئینشاءڵڵا